بەڵێ ئەوانەی کە باسمان کرد وتەکانی بەڕێز خودی نورەدین عوسمان سعید بوو بەڕێوەبەری گشتی ئەزمونەکان لا وەزارەتی پەروەردە دەمانەوێت بە شێوەیەکی ڕاستەوخۆش لەگەڵمان بێت پرسیاری ورتر و ڕوونکردنەوەی زیاتریشمان پێویستە هەر بۆیە سەبارەت بەو بابەتە میوانە لەگەڵمانە کە نورەدین عوسمان سعید سپاسیەکەین کە لەگەڵمان ئامادە بووە ئەم کاتت باشکاک نورەدین پێش هەموو شتێک بابزانی پرۆسەی تاقیکردنەوەکانی ئەم ساڵ بەراورد بە ساڵانی ڕابردوو چ جیاوازیەکی هەیە و ئەگەر جیاوازی هەیە چین جیاوازەکە؟ زۆر سپاس بۆ بەڕێستان هەموو کاتێکتان باش ئەمڕۆ 24 وەکو یەکەم ڕۆژی دەستپێکی تاقیکردنەوەکانی پۆلە ناکۆتاکان بە تاقیکردنەوەی نیشتیمانی پۆلی نوێمی بنەڕەتیوە لەسەر تاسەری هەرێمی کوردستان دەستی پێکردووە دیارە ئەم تاقیکردنەوەانە بازنەی یەکەمی شەگرێتەوە کە هەڵسەنگاندنێکە کرێکە بۆ پۆلی یەکەم و دووەم و سێمی پۆلی یەکەم و دووەم و سێمی بنەڕەتیە لە دوای ئەوە پۆلی چوارەم هەتاوەکو پۆلی هەشتەم تاقیکردنەوەی کۆتایی وەرزی دووەم لە 16 نمرە لە ناو قوتابخانەکانی خۆیانە ئەنجام بدەن لەگەڵ پۆلی 10 بە هەمان شێوە لە پۆلی نوێی بنەڕەتی تاقیکردنەوەی نیشتیمانی یەک جۆر پرسیار لەسەر تاسەری هەرێمی کوردستان بە شێوەیەکی بەرنامەدا ڕێژراو و بە ئامادەکارێکی زۆر باش ئەمڕۆ یەکەم ڕۆژی دەستپێکی تاقیکردنەوەکانی پۆلی نوێی بنەڕەتی بەڕێوەچوو کە نزیکەی 124,000 قوتابی تێدا بەشدار بوون ئەم 124,000 قوتابیە لە سەرجەم هەرێمی کوردستانە بە هەموو جۆرە زمانەکانی خوێندنی کوردی عەرەبی ئینگلیزی زمانەکانی سریانی و تورکمانی بە هەر هەمویان تێدا بەشدار بوون ئەم پرۆسەیە لەژێر چاودێری وەزارەتی پەروەردە و لیژنەی باڵای تاقیکردنەوە گشتیەکان و بە هەماهەنگی و هاوکاری لیژنەی لقی بەڕێوەبەراتی گشتی پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکان و لیژنەی پەروەردەی قەزاکان و سەرپەرشتیارانی بەڕێز ئەمڕۆ بەڕێوەچوو پرۆسەیەکی زۆر هێمن و ئارام توانم بڵێم کاریگەریەکی زۆر ئیجابی هەبووە لە ناو هۆڵەکانی تاقیکردنەوەکانە بە پێی ئەو گەڕانەوەی کە قسەیان کردووە لەگەڵ ئێمە باشە کاک نورەدین لە یەکێک لە هەواڵەکانی ئێمە کە ئاماژەمان پێکرد بوو وەک زانیاری بۆ هاوڵاتیانەوە بوو کە بۆ یەکەم جارە کە لە پۆلی نوێی بنەڕەتی زیاتر لە 26 پرسیار دانراوە و لەسەر لاپەڕەکانیش هەم ناوی قوتابیەکە نووسراوە هەم جۆری تاقیکردنەوەکە ئەمە بۆچی ئەم ڕێکارانتان گرتوۆتە بەر بۆچی ئەم شێوازە نوێیە؟ تاوان شێوازە نوێ دوو لایەنی ئیجابی هەیە مەیکێکە لەو لایەنە فەرمیانەکە ئێمە گرتومانەتە بەر مەبەستمان لەوەیە تەنها بۆ نمونەکە وەکو لە کەناڵەکانی میدیاوە لەم لاولاوە باسەکرێ تەنها بڕینی هێڵی ئەنتەرنێت نەبێتە هۆکارێک بۆ کەمکردنەوەی غەش یاخود بۆ ئەوەی کە قوتابی خوێندکار ئەو وەڵامە ڕاست و دروستە و ئەو توانە زانستەی کە هەیەی بەڕاست و دروستی بیخاتە سەر وەرەقەکانی تاقیکردنەوە بیگەێنێتە ئێمە و ئەنجام بەڕاست و دروستەکەی وەربگرێتەوە ئێمە ئەم ساڵ بۆ یەکەم جار لە پۆلینۆ لە تاقیکردنەوەی نیشتیمانی قوتابی و خوێندکار ناو کۆد و سەرجەم زانیاریەکانی لەسەر پەڕەی پرسیار بۆ دانراوە واتە مامۆستا مدیری قاعە قوتابخانەکەی سەرپشک نییە ئازاد نییە چ جۆرە پرسیارەگەیا بۆ قوتابیە ئەو جۆرە پرسیارەیە یاتێک کە ئێمە بۆمان دیاری کردووە ئەو جۆرە گروپەیە یاتێک کە ئێمە بۆمان دیاری کردووە بۆ تەوزیحێکیش بۆ پرسیارەکەی بەڕێزت 26 جۆر پرسیاری جیاواز نییە یەک جۆر پرسیارە بەڵام ئەم 26 گروپەکانیان جیاوازە ڕیزبەندی پرسیارەکان جیاوازە ڕیزبند هەیە مەبەستان ئەوەیە لە پۆلێکا بۆی کە قوتابیەک لە قوتابیەکەی تر نەچێ پرسیارەکەی بەو شێوەیە بەڵێ پرسیارەکەی لە یەک ناچەواتە ئەو قوتابی کە دائنیشێ بەڵێ ئەو قوتابی کە دائنیشێ لە شوێنی خۆی ئەو پرسیارەی کە پێی ئەدرێ هەتاوەکو 26 قوتابی دەوروبەری خۆی پرسیارەکانی لەی ئەو ناچێ باشە وەن جگە لەوەی کە ئەو پرسیارەشی کە پێی ئەدرێ پرسیارێکە کوالیتیەکی زۆر باش بۆ یەکەم ساڵە یەکەم جارە پرسیاری بابەتی زانستەکان بە ئامێری فۆتۆکۆپی ڕەنگاوڕەنگ بە شێوەیەکی ڕەنگاوڕەنگ گەشتۆتە بەردەستی
قوتابیان بە شێوەیەکی زۆر واضح و بە کوالیتیی زۆر زۆر باش خودی قوتابیەکەش لە ئەو لاپەڕەیە لێدراوە کە پەڕەی سۆمای پێ ئەوترێت بەڵێ ئەمەمان بۆ کردووە ئەمەمان بۆ کردووە بەڕاستی وەکو تەجروبەی ساڵانی پێشووتر بۆ نمونە ئێمە لە قوتابخانەی وا هەیە لە پۆلێکە یا لە ناو مەکتەبێکە هەیە دە ناو هەیە لە یەکە چن بۆ تەنانەت داوی باوکیشیان لە یەکە چێ جاری وا هەیە بۆ نمونە محەممەد عەلیەک دەفتەری بۆ نمونە محەممەد بەکرێکی وەرگرتووە ئەمە بۆی کە ئەم کێشەیە دروست نەبێ قوتابیەکەش خۆتان نەزانن لە ناو هۆڵی تاقیکردنەوە عادەتەن سترێسی هەیە زۆر جاوردبینی ناو کۆدەکەی ناکە بۆی ئێمە وێنەکانیشمان هێناوەتە سەر وەرەقەکەی ئەو وێنەی کە هێناوانەتە سەری ئەگەر ناوەکەشی وەکۆی خۆی نەبێ بە وێنەکەی خۆی ناسێتەوە کە ئەم وێنەیە هی خۆی نییە دوجار جگە لەوەش پەنجەمۆرمان داناوە هەم لەسەر پەڕەی پرسیار هەم لەسەر وەرەقەی کە تاقیکردنەوەکەی وەڵامەیاتەوە لەسەری یعنی دوجار ئەگەر بێت و فلتەری یەکەم و دووەم وردبینی ناوەکەی نەکە ڕسمەکەی نەکە لە کاتی پەنجەمۆرەکە سێرێکی ئەو دوو حاڵەتە ئەکا بزانەی خۆیەتی بۆ جاری سێم دڵنیا بێتەوە لەوەی کە ئەو وەرەقەیەهی خۆیەتی یاخودنا بۆی ئەمانە هەموو کۆمەڵێک لایەنی هوەری ئەرکێکی قورس بۆ لەسەر شانی ئێمە بەڵام لە پێناو بەرژەوەندی پەروەردەوە لە پێناو بەرژەوەندی قوتابیان و خوێندکارانە ئێمە بۆی کە کەمترین هەڵە ڕووبادە و کارانەمان کردو ڕۆسەی تاقیکردنەوەکان و ئەزمونەکانی ئەمساڵ بە باشترین شێوە بچن بەڕێوە و زیاتریش هەوڵی ئەوە دراوەکە کە ڕێگە لە گزیکردن یاخود باڵێن قۆپیەکردن بگیرێت ئەگەر هاتوو قوتابیەک لەو فلتەرانە هەمووی تێپەڕی بوو و گزی کرد سزاکەی چییە بێت؟ من حەزەکەم یەک ڕوونکردنەوەی کە بە مەسایلەمی گزی لە هەموو شوێنێکی دنیا هەیە دەکرێت ئەم ڕێگانشی کە ئێمە گرتومانەتە بەر بۆ کەمکردنەوەی تەواوی گزیکردنە بۆ نمونە ئەو قوتابی کە ئەمڕۆ جاران بەڕێوەبەری هۆڵ لە ناو هۆڵەکانی تاقیکردنەوە گروپی بۆ قوتابیەکە دیارە کرد چ گروپێکی باتێ چ پرسیارێکی باتێ ئێستا ئەوە ئێمە بۆی دیارەکەین ئەو گروپەی کە ئەمڕۆ ئەیێنێ هیچ ڕۆژێکی ئیمتیحانات و گروپە وەرناگرێتەوە لەبەرە خۆشی نازانێت چ جۆرە گروپێک وەرئەگرێ لە ناو هۆڵی تاقیکردنەوە و هەر قوتابیەکیش لە ناو هۆڵی تاقیکردنەوە گزی بکە نەک هەر گزی بۆ مانای گزی تەنانەت ئێمە ڕێنماییمان هەیە هەر قوتابیەک ئارامی ناو هۆڵی تاقیکردنەوە تێک بدات لەلایەن بەڕێوەبەری هۆڵەوە راپۆرتی لەسەر بێت لەلایەن ئێمەوە بە گزی بۆی هەژمارەکرێ ئەو ساڵی تاقیکردن نەک ساڵی بابەتی تاقیکردنەوە ساڵی خوێندنی لێەکەین بە گزی و ساڵی کەوتنیە بێ بە یەک پرسیارم هەیە زۆر بە خێرایی ئەگەر بکرێ وەڵامم بیتەوە جیاوازی تاقیکردنەوەکانی پۆلی 12 بە چ شێوەیەگە بێ لەگەڵ ساڵانی پێشتر گۆڕانکاریەکە چییە؟ ئامادەکاریەکانی پۆلی 12 لە تەواوبوونایە هێشتا زۆر بۆەوەی کە ئامادەکاریەکان ڕابگەیەنین چی ئەکرێت چی ناکرێت بەڵامەوەی کە زۆر گرنگەلەوەیە قوتابیان و خوێندکاران بزانن لەوەی کە پرسیارەکان بە چ شێوازێکە هەر لەسەر هەمان شێوازی پار 50 پرسیارە هەر 50 هەڵبژاردنە و ئامادەکاری زۆر تونتریش ئەکەین لە پۆلی 12 لەبەرەوەی کە تاقیکردنەوەی پۆلی 12 تاقیکردنەوەیکی چارە نووسسازە و چاوی زۆر لەسرە بۆیە بە گرنگیکی تەواوە پۆلی 12 هەموو ئامادەکاریەکان لە ماوەیەکی کەی داهاتووە ڕائەکەینی. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێوەبەری گشتی ئەزمونەکان لە وەزارەتی پەروەردە نورەدین عوسمان سەعید لەگەڵمان بوویت. سپاس دەکەین.